الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله أرسله الله هاديًا ومبشرًا ونذيرًا وداعيًا إلى الله بإذنه وسراجًا منيرًا. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. لەم بەرە بەیانە پیرۆزەدا لە ڕۆژی جەژنی قورباندا جەژن لە یەک بەیەکی ئێوەی بەڕێز ئامادەبوانی مزگەوتی ڕێگەی بەهەشت مزگەوتەکەی خۆتان. هەر لێرەوە جەژنە پیرۆزە دەکەین لە هەموو براو خوشکێکی ئیماندارمان، هەر کوردێکی موسڵمان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەیە. جەژنە پیرۆزە دەکەین لە هەموو براو خوشکی ئیماندارمان لە هەموو گەل و زمانەکانی دنیا کە لە شوێنەکانی ئەم زەویەدا دەژین و وەکو ئێمە ئەهلی قیبلەن. یا ڕەبی خوای پەروەردگار ئەم ڕۆژە بگێڕی بە ڕۆژی خۆشیمان، لابردنی بەڵاو موسیبەت لەسەرمان. خوای پەروەردگار قوربانی هەموو ئەو کەسانە بە لوتفی خۆی قبوڵ بفەرموێ کە لەم کاتەدا ئێستا دەچنەوە ماڵێ و قوربانەکانیان دەکەن. خوای پەروەردگار لەم ڕۆژە مبارەکەدا خەمی خەمباران لابەرێ و دڵ بە خەمەکانمان دڵخۆشکە، شیفای نەخۆشیەکانمان بۆ بنێرێ. عەزیزانی خۆم، ئەمڕۆ کە پێی دەوترێ ڕۆژی جەژنی قوربان لە ناوەکە لە خۆیەوە هاتووە، واتە کاتی قوربانی سەربڕین. هەر کەسێک لەم ڕۆژەدا دڵخۆش بێ بەم شەعیرانەی ئیسلام سەیرێکی دڵی خۆت بکە. ئەگە دڵخۆشی بە هاتنی جەژنی قوربان بە ئامادەبوون لە مزگەوتە بەوەی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر لە بڵنگۆی هەموو مزگەوتەکانی شارەکەی خۆت و شارەکانی کوردستان و جیهانەوە بەرز دەبێتەوە. ئەگە دڵخۆشی بەو هەموو قەڕەباڵغیە ملیۆنیەی دەوری کەعبەی شەریف بەبوونی حەج و عومرە، بەبوونی مزگەوتەکانی ماڵی خوای پەروەردگار، بەبینینی منارەی بەرزی مزگەوتەکان، بەبینینی سەرپۆشی خانمە باڵاپۆشەکان، بەبینینی گەنجە قورئان خوێنەکان، بەوەی کە خەڵکی پەیتا پەیتا تەوبە دەکا و بەرەو دینی خوا دەگەڕێتەوە. ئەگەر ئەمانە لە دڵتا هەبوو دڵت بە خۆت خۆش بێ، چونکە خوا موژدەی داوە ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک ئەم دروشمانەی ئیسلام بە گەورە تەماشاکە، ئەوە بەڵگەیە على دلیلی صلاح القلوب، ئەوە دڵی سەلامەتە و ومێدەوارین بە ڕەحمی خوای گەورە ئیمانمان سەلامەت بێ. ئەم حەیوانانەی کەوا لە قوربانیدا سەردەبڕێ حەیوانی ئاسایی نین، خوا خۆی دیاری کردوون بە دروشمی ئیسلام. والبودن جعلناها لكم من شعائر الله. ئەو حەیوانانەی سەردەبڕدرێن لە حوشتر و ڕەشە وڵاخ و حەیوانەکانی ترەوە، خوا خۆی گێڕاونی بە دروشمی ئیسلام. لەکم فیها خەیر. خەیر بە نەکیڕەی هاتووە لە ئاەتەکەدا. خێرێکی یەکجار زۆریان بۆ دنیا و قیامەتتان هەیە. خێرێک خوا فەرمێ زۆرە، ئەبێت چەند گەورە بێ، زۆر دڵتان بەو حەیوانە خۆش بێ کە سەری دەبڕن بۆ دنیا و قیامەت دێتەوە ڕێگاتان. بەڵام ئەوەی گرنگە ئەزیزانی خۆم، قوربانیکردن لە کێ قبوڵە؟ ئەوە زۆر گرنگە. عیبادەت هەر ئەوە نیە ئەنجامی بدەی، ئەوە گرنگە کە خوا قبوڵی بکە. هەر حەیوانێکی قوربانی کە سەر دەبڕدرێ ئەبێ سێ پشکنین بکرێ. ئەمجا لەم سێ فلتەرە دەرچوو دڵنیا بە بەڕەحمی خوای گەورە قبوڵ کراوە. یەکەمیان کاتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری مسلمدا هاتووە فەرمووی ئەوەل ما نەبدأ به في يومنا هذا أن نصلي. یەکەم شتێک ئەمڕۆ کە دوای خۆر هەڵاتن لە ڕۆژی جەژنی قوربانە دەستی پێ دەکەین، نوێژی جەژنی قوربانەکە دەیکەین. پاشان فەرمووی دەگەڕێینەوە ماڵەکانمان و قوربانیەکانمان سەردەبڕین. هەر کەسێک ئاوا قوربانی بکە ئەوە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، واتە کاتەکەی لە ئێستاوە دەست پێ دەکا. ئەگەر کەسێک پێش بانگی بەیانی پێش نوێژی جەژنی قوربان، واتە
لە شەوەکەیە یان دوای بانگی بەیانی هێشتا خۆر هەڵ نەهاتبوو قوربانیەکەی کرد حیوانەکەی سەربڕی لەیسە منە النسوکی فی شەی گۆشتێکی داوە ماڵ و منداڵی خواپاداش دێتەوە بەڵام بەر قوربانی ناکەوێت کەواتە پشکنینی یەکەم ئەوەیە کاتەکە ئەبێت لە ئێستاوە دەست پێ بکە و هەتا چوارەم ڕۆژی جەژن ئێوارەکەشی کاتی دەمێنێ و لە شەویشە دروستە بەڵام کەڕاهیەتی هەیە تا بۆت بکرێت لە ڕۆژە سەری ببڕی پشکنینی دووەم سەلامەتی ئاژەڵەکەیە کە ئەمەشیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مسنەدی ئیمام ئەحمەد و ئیمامی مالیک و ئەبوو داود و نەسائی فەرمودەکەیان هێنا و فەرمودەیەکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خۆشەویستمان دیاری کرد و فەرمووی ئەربع لا تجوز في الضحايا چوار حیوان بە کەڵکی قوربانیکردن نایەن یەکەمیان ئەو حیوانەی بە ئاشکرا کوێری پێوە دیارە ئەوەی کەوان نەخۆشیەکی ئاشکرای پێوە دیارە ئەوەی شەلینێکی یەکجار زۆری پێوە دیارە ئەو حیوانەی یەکێک لە چوار پەلەکانی شکاوە و بۆتە هۆی لاوازبوون و قەڵەو نەبوونی بەڵام سەیری فەرمودەکە بدەن لە کوێری و نەخۆشی و شەلیدا فەرمود ئەلبەین بە ئاشکرا پێوەی دیار بێ خۆتان تووشی وەسوەسە مەکەن بە وردبین بۆ عیبەکان مەڕوانن بە ئاشکرا پێوەی دیارە ئەینە بە حاڵ بڵێ تۆزە دەبێ لەنگێکی پێوە نەبێ ئەوانە هیچ نین خۆتان تووشی وەسواسی مەکەن ئەی موسڵمانان ئەلبەین بە ئاشکرا پێوەی دیار بێ کەواتە حیوانەکە لە ڕووی جەستەیەوە لەم چوار عیبە بە دوور بێ لە ڕووی خۆراکەوە دەبێ علەفێکی پاکی خواردبێ چونکە هەرچەند قەڵە و دابەستە بێ ئەگەر ئەو خۆراکی خواردوویەتی ڕیقنەی مریشک و ئەوانەی درابێتێ ئەوە دیسان نابێ بکرێ بە قوربانی سێمیان لە ڕووی سەربڕینەوە قەسابێکی دەست بە دەست نوێژی دەم بە زیکری ئیمانداری شارەزا لە شوێنێکی پاکە سەری ببڕێ گۆشت میکرۆب زۆر دەگوازێتەوە ئەبێ زۆر شوێنەکە پاک و پوخت بێ و گۆشتەکە لەگەڵ پیسی و خوێنەکە تێکەڵاو نەکرێ و پاشان نەکرێتە عەلاگەی ڕەشەوە دانەندرێ ئێستا گەرمایە تۆ گۆشتی قوربانی بۆ خەڵک دادەنی لە عەلاگەیەکی ڕەشە تا ئێوارە بۆی بەری خراپە تووشی نەخۆشی دەکا ئەبێ ڕێنماییە تەندروستیەکانیش وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەمە دوو پشکنین قوربانیەکەت بەم مەرجانە قبوڵە مەرجی سێیەم و پشکنینی سێیەم کە زۆر گەورەیە ئەویش ئەوەیە پشکنینی ناخ و دڵ و دەروونە ئەمەیان خوا بۆی دیاری کردوین یەکەمیان نێتەکەت خالیس بۆ خوا بێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خوا دەفەرمێ بەهۆی سەربڕینی حیوانی قوربانی و بەخشینی گۆشتی زۆر و ڕژاندنی خوێنی زۆرەوە ئێوە ناگەن بە ڕەزامەندی خوا ئەی بەچی دەگەن بە پاکی ناو دڵتان ئەبێن نێتەکەت خالیس بۆ خوا بێ زانانی تەفسیری قورئان فەرمویانە نابێ بۆ ئەوەت بێ بڵێ وەڵڵاهی خەڵک باسم کا لە گەڕەکا و فڵان کەس قوربانیەکی باشی کرد خۆ ئەگەر خۆیان باسییان کرد بە بێ ئەوەی تۆ ڕەچایی ئەوەت کرد بێ و دڵت بیخوازێ ئەوە نووری عەلا نورە دوعای خێرت بۆ دەکرێ بەس لە نێتی خۆتا چاوت خەڵک نەبینێ تەنها ڕەزامەندی خوا نەڵێ من عادەتی خۆمانە لە باب و باپیرانمانەوە هەروامان هێناوە هەموو ساڵ قوربانیمان کردووە ئەبێت لە عادەت بیبەیتە دەرەوە ئەمە عیبادەتی ئەم ساڵە و خوا ساڵشکەش بە نسیب میکە نێتی خێری لێبێنە بە ئەندازەی ئەوەی نێتەکەت بۆ خوا خالیس بێ ئەوەندە قوربانیەکەت وەردەگیرێ دووەمیان نێتت لەگەڵ بەندەکانی خوادا خاوێن بێ ئەو پشکنی نەش دەبێ بۆ دڵ و دەرونی خۆت بکەی ئەمەش بەڵگەمان چییە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 27 کە خوای پەروەردگار دەفەرمێ واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك فنا بخوا خوا دەفەرمێ حتا ڕۆژی قیامەت دوو کەس هەن کە دانەوێت لە خوا نزیک ببنەوە دوو برا هەبوون ئەم دوو برا تا قیامەت هەموو مرۆڤایەتی دەگرێتەوە دوو کەس قەڕەبا قوربانن سەیری ئاەتەکانی قورئان کەن بەڕێزان چەند وردن هەردووکیان ماڵێکی چاکیان هێناوە قوربانن دەیانەوێ خۆیان لە خوا نزیککەنەوە خێرێکی گەورە بکەن بەڵام یەکیان قبوڵ ناکرێ یەکیشیان لای خوا وەردەگیرێ ئەوەی کەوا خێرەکەی قبوڵ ناکرێ و بە ئاوات ناگا هەڕەشە لە براکەی دەکات دەڵێ شەر بێ بتکوژم دڵنیا بە دەتکوژم جا بەڕێزان کوشتنی مرۆڤ قەت ئاوات دەست بەجێ دەست پێ ناکە بە تایبەتی ئەو کەسانی کە یەکتر دەناسن یەکەم جار حەسوودی بە کەسێک دەبەی کە حەسوودت پێبەر ڕقل لێی دەبێتەوە کە ڕقل لێی بۆ غەیبەتی دەکەی بوختانی بۆ دەکەی تەشهیری پێ دەکەی لەسەری دەنووسی قسەی لەسەر دەکەی ئاخری ئەگەر مەجالت بۆ ڕەخسە دەشی کوژی
کەواتە قوربانی ئەم برایان بۆ قوبوڵ نەبوو لە ناخەوە لە پێشتریشەوە ڕقی لە براکەی بوو ئەینا بەخوا هەردوو ماڵەکە وەکو یەک بوون سەیری ئاەتەکەکەن قەڕەبا قوربانە کردارەکە ڕێک وەکو یەکە هەردووچیان قوربانیان کردووە بەڵام ئەمەیان نێتی بەرامبەر بە براکەی پاک نەبوو هەل لە ئەوەڵەوە پێشتریش ڕقی لێی بوو خوا بەتنێتە پیسەکەی خۆی قوربانەکەی لێ قوبوڵ نەکرد ئەوەی تریان بۆ لێ قوبوڵ کرا وتی وەڵڵاهی برام من نەک هەربیرم قەت لە کوشتن و زەرەری تۆ نەکردوێتەوە سوێن بەخوا دەستیشم بۆ درێژکەی بشم کوژی من قەت دەست بۆ تۆ درێژ ناکەم و خوێنی تۆ ناڕێژم خوا فەرمووی ئەم دەروون پاکە قوربانێکی لێ قوبوڵ دەکرێت بۆیە پشکنینی سێم بۆ دڵ و دەرونی خۆمانە بۆ هەموو عیبادەتێک ئەگەر جەنابەت دەتەوێت لێت قوبوڵ بکرێ ئەبێ ئەم سێ پشکنینەی بکەیت جا قوربانی فێری ئەوەمان دەکا یەکەمیان لەو کاتەدا بیکەی کە شەرع فەرموویەتی تۆ نوێژی بەیانی لە سەعات دەدا بکەی کاتی نەما یەکەم کاتەکە هی خۆی بێ دووەمیان ئەو مەرجانەی شەرع دایناون لە شتەکەدا هەبێ سێمیان خالیس بۆ خوا بێ کەواتە زۆر کەسەیە قوربانی دەکا کاتەکەی هی خۆیەتی ماڵەکەش پاک و پوخت و ڕێک و پێک حیوانی قوربانیە بەڵام پەنا بەخوا ئەوەی لە ئێرەیدایە خاوێن نییە بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵک قوربانیەکە ڕەت دەکرێتەوە ئەبێ هەر سێ پشکنینەکەمان هەبێ لە وتاری دۆمە چەند دەرسێکی گەورە لە قوربانی هیتر ماوەری دەگرین أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته سرنجيكي وردي آيته حديث كان قرباني بدن أم ديني إم ببريزان دينيكي زور وردة بلان براسي دبي بدياري ورابميني أوي كباسي كاتی قوربانیەکەی کردو ئەوەی باسی مەرجەکانی سەلامەتی حیوانی قوربانیەکەی کرد شێ باسی کرد وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کرد ئەمانە ئاشکرا و دیارن ئەی ئەوەی کە باسی نێتی ناودڵی کرد بەرامبەر خۆت و خوا و بەرامبەر بە خۆت و خەڵک وتمان کێ باسی کرد ئەوە خوا خۆی باسی کرد لە قورئاندا ئەمە دەرسێکی زۆر گەورەیە بۆ ئیمانداران پێی وتین تۆش ئاوا بە ئەو شتانەی ئاشکرا و دیارن قسەیان لەسەر بکە قد مچۆ تەداخلی ناو دڵی خەڵک مەکە چاو لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەکان و قسەی لەسەر ئەوە نەکرد نێتی خۆت و خوا چۆنە نێت لەگەڵ خەڵکات چۆنە ئەوەی بەجێ هێش بۆ خوا ئەوە قورئان باسی کرد فەقیهەکانی ئێمە شەرعزانەکانی ئێمە لە مەسەبی ئیمامی شافعی ڕەحیمەتی خوای لێبێ و لە هەموو مەسەبەکانە بڕێزان هەموو کتێبەکان بخوێنەوە باسی ئەو مەرجی سێمی پشکنینی سێمی بۆ ئێوە نەکردووە هەموو مامۆستاکانیشمان زۆربەی لە کەناڵەکانەوە خوا پاداشتیان دەداتەوە هەر دەڵێن کاتەکەی کەی بێ و حیوانەکە چۆن بێ باسی ئەوەتان کەم بیستووە کەنێتی ناو دڵت بەرامبەر خوا و خەڵک چۆن بێ بۆ شەرعزانان باسییان نەکردووە ئەڵێن ئەوە کاری خوایە ئەوە کاری خوایە و خۆت سەیری ئێرە دەکەی هو ئەعلەم بمن اتقى والله بەس خوا دەزانێت چیە متەقیە متەقی بوون و نزیک بوون لە خوا و خەڵکەوە لێرەدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە سێ جار لەسەر یەک فەرمووی التقوا هاهنا التقوا هاهنا التقوا هاهنا خەڵکینە تەقوا و خواپەرستی و خواناسی ڕاستەقینە بەڕوخسار نییە باردم و چاو نییە بە شێوازی جل و بەرگ نییە فەرمووی سێ جار ئیشارەی بۆ سەر دڵی کرد فەرمووی ئالێرەدایە 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 بەس خۆت و خوا پێی دەزانن تەفتیشی خەڵک مەکە حەقی خەڵکت نەبێ بەس دوعا بکە کارەکانت عاقبەتیان بەخێر بێت سبحان الله سەیری کە زانایانی تەفسیر چەند جوانیان فەرمووە فەرموویانە یەک کارێکی گەورە بوو ئەصل العمل قربة فأفضى بصاحبه إلى استحلال دم حرام ئەم برایی دووەمیان کە تووشی پیاو کوشتن بوو براکەی خۆی کوشت برا خۆ نەچوو بوو دزی بکە نەچوو بوو ڕێگری بکە نەچوو بوو زینا بکە نەچوو بوو ماڵ ببڕێ نەچوو بوو غەش لە معامەلەیە بکە وەڵڵا قوربانی کردبوو بۆ خوا کەچی ئاخری لە ڕێ ئەو قوربانیەوە تووشی کوشتنی براکەی بوو حەسوودی ناخی جوڵاند بۆیە تۆش دەکرێت جاری وایە بچێ مەیدانی منافەسەی کارێکی خێرەوە ئاگەل لە نێتی ناودڵت نەبێ وەڵڵاهی ڕقل لە بەرامبەرەکەت دەبێت کە ڕقل لێی بوو بەسەر تا قەڵب دەبێتەوە بۆیە هەموو خزمەتکردنێک بە ئیسلام بە هەموو پرۆژەیەکی خەیری
ئەبێ ئاگاداری نێتی ناو دڵت بێ زۆر کار هەیە سەرەتا بەخێر دەڕۆیتە ناویەوە پەنا بەخوا بە شەڕ لێ دەردەچی بۆیە کە قوربانیت کردیان هەر خێرێکت کرد بەس ئاگال لەوە بێ خوا لێت قبوڵکە مەرجەکانی تر و دەرسەکانی تر لە قوربانی ئەوەیە یەکەمیان با حەقمان بەسەر دەرونی خەڵکەوە نەبێ کاکە دڵی خەڵک مەکۆڵە فڵان کەس فاسقە فڵان کەس فاجرە فڵان کەس مبتەدیعە فڵان کەس مشریکە لێگەڕێ بەخوا هەر خوا دەزانێت چی لە ناخەکانی دڵماندایە با ئێمە وەکو پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم پێشەواکەمان بەس شتە زاهیریەکان ببینین و قسەیان لەسەر بکەین دووەمیان با ئاگاداری مەوعید بین خۆزگە لە هەموو جەژنێکی قوربانە چۆن کاتی قوربانیەکە پێمان دەڵێ ئاگادار بە کات زوو تێدەپەڕێ ئاوە ئاگامان لە مەوعید و کاروبارەکانمان بوویایە وەڵڵاهی سەرفراز دەبووین و کارمان ئاسان دەبوو سێمیان چۆن پشکنین دەکەی بۆ حیوانەکە ئەگەر ئەم عیبانەی تێدا بێ خوا قبوڵی ناکە کاکە کەس پارەی نەداوە بە تۆ بە ماڵی خۆت بە کاتی خۆت بە ماڵ و منداڵی خۆت بە ئەرکی خۆت ئەبێ سەلامەت و پاک و پوخت بێ ئەینا خواوەری ناگرێ ئەی خۆ ئەگە پارە لە خەڵک وەرگری لە مامەڵەدا ئەگەر قازانج بکەی شتی عیبدار بدەیە خەڵک ئەبێ چۆن ئیمانت سەلامەت بێ خۆزگە لە جەژنی هەموو ساڵەکە بڵێ شەر بێکار و کەسابەتیشم ئاوا لە عیب و غەش پاک بکەمەوانێت تۆ بەبێ لەو ناشەرعیانەی کردومە چوارەمیان با ناخمان بەرامبەر یەکتر پاکەین ئێستا هەڵدەستین ئینشاءالله غەرەز و بوغز بەلاوانێن لە ناخی دڵەوە سەبەتەی دڵت بەتاڵ کە لەو هەمووی کە دڵی قورس کردوین یەک ساڵە کوڕەگەردنی هەموو خەڵک ئازابێ ئەوەی چاکە بۆ خۆی باشە ئەوەی خراپە خۆتی پێوە عەزیەت مەدە لە دەفتەری دڵ تا تۆ بیستڕەوە بیسپێرە بەخوا تووشی شەڕی خۆی دەبێ بەڵام تۆ خۆتی پێوە مەخۆوە ڕۆژی دڵ پاکردنەوەیە چوونەوە یەکەم کەس لە دایک و باوکتانەوە دەست بە جەژنە پیرۆزە بکەن دەستیان بە دڵ ماچکەن قەدریان بگرن تخوا با قەدری یەکتر بگرین ئێستا خەڵکێک هەیە دەچێتە سەر گۆڕستان تخوا تا لە ژیان ناین با ئەم لاولای یەکتر ماچکەین نەک چێلی قەبرەکان ماچکەین تازە سوودێک ناگەیەنێ ئێستا فرسەتێکی ژیانە تا ئازیز بەجێ نەهەشتووی دەستی دایک و باوکت ماچکە یەکەم کەس دوای ئەوان پیرۆزبایی لە هاوسەری ژیانت بکە بەنسبەت پیا و ژنەوە بە دڵ پیرۆزبایی لە منداڵەکانت بکە ئەم لاولایە ماچکە دەستی سۆز بێنە بە سەریاندا بەخۆشیەوە قوربانیەکەت بکە چەندە دڵت بە قوربانیەکەت خۆش بێ ئەوەندە لای خوا دڵت خۆش بێ کە قبوڵ کراوە یا ڕەبی جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ لە بەڵا بە دوور بن قوربانیەکان قوربانی بن بۆمان و خوایە خۆمان نەبین بە قوربانی یا ڕەبی خوایە هەموو ئەوانەی دڵی مسلمانان خۆش دەکەن دڵیان خۆشکەی هەموو ئەوانەی لەبەر دەستکورتی و نەداری ئەم ساڵ نایانتوانی قوربانی بکەن یا ڕەبی دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو لایەکمان بکەیەوە شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەی ئەم کەناڵە بەڕێزە ڕاگەیاندنانەش کە ئەم بەیانیە لە مزگەوتەکەی ڕێگای بەهەشتەوە لەگەڵمان بوون یەک بە یەکی کارمەندانیان کامیرامانەکانیان خوا پاداشتی بە خێریان بداتەوە کە چەند قسەیەکی خێری ئێمەیان گەیان بدبێ خوا لە منیش و لە ئێوەشی قبوڵکە جەژنتان پیرۆز بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته. جلنا جلنا جلني مسلمانا تخوايم ببورنا متانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا تخوايم ببورنا متانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا جلنا جلنا جلني مسلمانا تخوايم ببورنا مدانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا تخوايم ببورنا مدانيانا لا باقي نقلوش كليت وجاجنا Bye.
باتين وخلوصك لتوجاجنا تقوايم ببورنا